سڵاو لە هەموو لایەک بەڕێزان دوێنێ کاک دیلمان لە لایڤەکە کاک دیلمان محەممەد لە سلێمانی هاوڕێ خۆشەویستمان هەواڵی سیسکنەکانی پرسی و دەتوانین سیسکنەکانمان پیشان بیت. طبعا من هێلکەی سیسکنەکانم دەرنێناوە بەڕێزان پێشم وتون لە یەکەم جارەوە ئێستا بەیەکەوە سەیریانەکەین. ئەمە دایاگی سەیری ئێستا ئەمە هەستا سەیریانەکەین دەریکەم باش دێتەوە کە بەرزە شوێنەکەیان سەیریانەکەین لێرا سەیریانەکەین طبعا ئەمە یەکەمەکە تەلقیحە دووەمێکەش هەر تەلقیحە سێمێکەش هەر تەلقیحە ئەگەر بیبینین چوارەمی ژەر تەلقیحە ماشەڵڵا ئەمە ئەیش تەلقیحە ینی پێنج جەلکی زودۆ ماشەڵڵا هەر پێنجی تەلقیحە لەخوا بەزیادێ سێکێنە شوێنی خۆی ئەمە تەمانە بوون دەری گەرمەژنا بۆ قاپێکم قسایەتەوە بینەوە ئەوەی کێنەوە شوێنی خۆی سیسکنەکانی دایک و باوکەکەن ئەوانی کەش ئەوانی دوانی کەش بەس کاک بۆی سەیریکەن بەڕێزان زۆر سپاس دەکەم کاک ئەحمەدجان چای منی کاک ئەحمەدی خۆشەویست حەزم کرد بیبینن زۆر سپاس چای هەمووتان ماچەکەم.